دروستکردنی تونێلی نوێ لە شاخی بەرانان خواست و داواکاری دانیشتوانی قەزای دەربەندیخانە. قایمقامی شارەکە دەڵێت کۆمپانیایەکی تورکی لەسەر هێڵا بۆ دروستکردنی تونێلەکە و 25 ڕۆژی داهاتوو وەڵامی حکوومەتی هەرێم دەداتەوە لەسەر میکانیزمی جێبەجێکردنی. بە پێی دیزاینی ئامادەکراویش تونێلەکە دوو ئاراستەیە و درێژەکەی 2500 مەتر دەبێت. ئەوە خۆتان دەزان لەدەمی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە ڕایگەیان کە ئیرادەیەکی تەواو هەیە بۆ تونێلی دەربەندیخانەوە. من یەقینم لە ڕووی جێبەجێکردنی ئەوەی کە بوێ، بەڵام کێشە تەنها مەوزوعی بوونی پارێ. ئێستا کۆمپانیایەکی تورکی لە دیوانی وەزارەت بە ئامادەبوونی ئەنجینیۆنەری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانان کۆبوونەیەکیان کردووە. لە کۆبوونەوەکەدا بڵێن لە پرۆژەکە پێشکەش بە کۆمپانیای ناوبراو کراوە و کۆمپانیای ناوبراو ئەوەی کە بە من گەیشتەوە تێتی ماوەی تا 20-25 ڕۆژ وەڵامتانە دەمێت. تونێلی ئێستای دەربەندیخان تەمەنی نزیک دەبێتەوە لە 70 ساڵ و بە هۆی ڕووداوەکانی هاتوچۆ و سووتانی ئۆتۆمبیلەوە هەموو مەرجەکانی سەلامەتی لەدەستداوە. بەڵام حکوومەت بە دابینکردنی بڕی 190 ملیۆن دینار دەیەوێت نۆژەنی بکاتەوە و بۆ ماوەی چەند ساڵێکی تر سوودی لێ ببینرێت. لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ڕۆژی 20 مانگی ئاب واتە لە ماوەی 8 مانگ و 20 ڕۆژدا 44 ڕووداوی هاتوچۆ لە ڕێگای تونێلی دەربەندیخانەوە بۆ ناحەی وارماوە ڕوویداوە و بەو هۆیەوە 67 هاوڵاتی بوونەتە قوربانی و لەو ڕێژەیەش 11 کەسیان گیانی لەدەستداوە. هەڵۆ مەحموود دانیشتووی گەڕەکی کانیتووی قەزایی دەربەندیخانە و کە سوکاری یەکێک لە قوربانیەکانی ڕێگای تونێلی دەربەندیخانە بۆ ناحەی وارماوە هەفتەی ڕابردوو هەڵمەتی برای بە هۆی پێکدادانی ئۆتۆمبیلەکەی لەگەڵ بارهەڵگرێک لە بەردەم تونێلەکە خۆی و هاوڕێیەکی گیانی لەدەستدا. پێنجشەمەی ڕابردوو لەم ڕێگەوبانەیە برایەکی ئازیزم لەگەڵ برایەکی کەشماریش فەرقیت نییە لەم ڕێگەوبانەیە تیاچوون. ئەم ڕێگەوبانە بۆتە مەرگەسادێ بۆم شارۆ بۆ دەڤەری گەرمیان. حکوومەت چەند جارێ داواکاریان پێگەیاندووە وعدی داوە بەڵێنی داوە هیچ چارەسەرێ ڕۆژ لە ڕۆژ بێ کارەساتی زیاتر و کارەساتی دڵتەزێنی دیارڕۆیدا. دانیشتوانی دەربەندیخان بە ئەفشاری مەدەنی دەیانەوێت کۆتایی بەو ڕوودا و کارەساتە مەرگهێنانە بهێنن کە لێرە بە چاوی خۆیان دەیبینن. هەفتەی ڕابردووش بە خۆپیشاندانێک حکوومەتیان لەو مەترسیانە ئاگادار کردەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.